سلام حرمت وینەرەوە شەویستەکە بەرنامە ڕۆژیاری ئی وەختە و گرۆختێ تاوەش ئایزاوەش حاڵنمێ بە بەرنامێ تەرجە بەرنامە کەمای نامێچەنی تامێمان و بەرنامە و ئارێمە دکتۆر عرفان مستەفا دکتۆراجە بوار و فەلسفەی نەفرە خێرامایش کرد. کاک دکتۆر ئەگەر زانست و فەلسفەی یۆجە زانستەکانە ئەگەر کریۆ باسێەوە زانست و فەلسفەی ماپێکەری پێوینەرەکانمە بزانمێ زانست و فەلسفەی چ جۆرە زانستێوەن و تا چه ئەندازەیەوە تاوانش خزمەت بە کۆمەڵگای کەرەوە. جەڕاستینە فەلسفە وێش زانست نییە، وێش فەلسفە ئایا و زانستەکانێ. یعنی ئەگەر فەلسفە نەبیە ئانێ کەیسە پەنەشماشمێ زانست نەبێ. و زانست چێوێن ینی تقریبا معنا و وێش چەنی سەردەمی مۆدێرنی وەرگێرو. چونکە سەردەمی مۆدێرنە فەرعا و زانستی لەقەکا و زانستی جیاباوە ینی ئەنا وەڵێ واشمێ یارەسە ساڵاشی ئەوڵتەری زانستەکی جێ نەبێنێ فەرزان کۆمەڵناسی چێوە تازەن کە ئامان ڕاستە فەلسفە باس و پێنمونەی دەرووناسیشکردن باس و نەفسیشکردن بەڵام پێسە دەرووناسینە پێسانەیە کە پێسە زانستێ ماتر مەرجۆرێ ینی فەلسفە ئەگەر زانستەکی هەریۆشا بەجیا یایگەوە وێش مەرز نابۆرە بەسەر بەخۆ فەلسفە ئینێت لێشەنە کۆبیێنی ینی چەنی ماچی ئەوە کۆمەڵە زاوڵێش بە ئی زاوڵی هەریۆشا وجودێ سەر بەخۆشن بەڵام عین و کاتی چەنە گرت ئەرێکی بەرامێنی ینی فەلسفە ئانەی فەیلسوفە فەرزن و شناسیان پێسە فەیلسوفی کەسیان ئەساسێ فکریشن وەجە چی ئەساسە فکری و تەماشە و چێوەکە کەرۆ و شیتەڵشا کەرۆ چێنە بابەتەکە جیاواز بۆ ینی فە پێنمونەی زمان کە بۆ بە باس و فەلسفەی هەر ئی فەیلسوفە چار ڕوانگۆ کە هەنش شا ئەساسە فکریۆ کە هەنش یاوانش بنەوێش بە شخصی مێ زمانت پێشی کەرەوە بەس شی کردەوە فلسفی پێ زمانی ئاشی کردەوەنیا کە زانست و زمانی گەڕۆش زانست و زمانی چێوە تەرکەڕوو ینی زانست و زمانی زیاتر جەلایەنی تەقەنی زمانی کۆلیەوە ینی چانەی کۆلیەوە کە زمان چەنی هەرمانەکەڕوو نەک زمان چێشا بەس فەلسفە فەیلسوفە شۆن پرسیارێکیشانێ بۆ زمان چێشا وە شۆنی ئانێرە گێڵۆ کە ئانەی زمانی وەژ نیشانە مامەوە شارتەن شۆ وە چای چۆ بەر ئامان زمان چای چۆ بەرکەوتن ئینە چێشا ینی بەمانەوەتەری ئەساس و پێبیەی زمانی چێشا بەڵام زانست و زمانی پێسە باس و زمانی مەکەڕۆ بەعکسەوە زانست و زمانی مۆدێرنی بە تایبەتی ئی پرسیارێ و زۆر لاوە یۆ چانیشا دیسۆسۆرا کە بە تاتە و زمانەوانی تازەی مشناسی و زمان ناسی تازە ماچۆ ئێمە مەبوو پرسیارە کەرمی زمان شەنی پێیا بوو ینی جە چێشی و ئامان ئی پرسیارێ هەر چاوە قەدەغە کردیەوە کە کردیۆ ینی حرامە کردیۆ لێ زانست و زمانینێ بەمانەوە تەرانەی کە فەلسفە ملۆشۆنی شەرە پێنمونەی جە زمانانێ زانست ماتر مێ ڕێگێڕۆ کە فەلسفە چەنەشەنە بەدوادە چوونشکردن مێ یاگەتەرۆ جە زمانی کۆلیەوە کە ئایا گەنیانە فەلسفە چۆشۆ جە زمانی کۆلیەوە فەلسفە مێ جە ڕیشە و زمانی کۆلیەوە ڕیشۆ پێیابیەکەش ینی ئا بنەمێ کە پاسە کەرۆ ئەساسێک کە پاسە کەرۆ زمان بۆ ینی زمان پرسیارێکی پێسێنە زمان بە چێشن ینی چێش ئەگەر نەبوو زمان نەکرێ زمان بێ بەس زانست و زمانی پرسیارێکش پاسێنیانێ ماچۆ زانست و زمانی جوابووی پرسیارێمەوە زمان چەنی هەرمانەگەڕوو ئێمە چەنی تاومێ قسێ کەرمێ نەک چەنی ئی زمانە هەن تا قسێش بەنەکەرمێ چونکە شۆم وەش زمان بۆ ئینجا تۆ تاوی قسێش بەنەکەری فەرزانیسە زارۆڵەوە پێینەی تاوە قسەکەرۆ ئەشۆم زمانی هەن ئەشۆم وەرش گێرۆ جە ئەو تاتێش جە دەوروبەرەکەش جە کۆمەلگاکەش ئی زمانە پێسە نیزامێ مەرزۆرە لێ مەژگیشەنێ دما و ئانە ئینە ڕستەکەش پێ دروست کەرەوە بەبینێ وێش
ویرێ چانەی کەڕواری ئی ڕستاشەنی ماچۆ جا چێوە تەماشەکەری فەلسەفە ینی منطقە و ویرۆکردەی فەلسەفەی یاگێ کە فەلسەفەی ویرێشەنەکەرەوە بە تەمامەتی جیابەوە چا یاگێ کە زانست ویرێشەنەکەرەوە فەرزان چیانە زانست مێ ئی زمانە حازرا هەن ئیتر ویرێ مەکەرەوە چەنی ئامان ئێگە پێی نمونەی زاوڵەکە جە دەوروبەرەکە زمانەکەی وەرگێرەوە زانست و زمانی پرسیار مەکەڕۆ ئی زمانە چەنی یاوان ئی کۆمەڵەیە ئی تاتەیە وەچکۆوە ئەسڵەنە چەنی ئامان ئاو زانست و زمانی مامەڵە چەندیانێک کەڕۆ ئی زمانە ئی زاوڵە چەنی تاتەکەش وەرگێرۆ چەنی پێسەر نظامی مەرزنۆ شەرێت لێوێشەنێ چەنی دماتر جملەکەش بەنە ماچۆ و ئی جملە بە دروستی و بەڕاستی ماچۆ ئیسە پێی نمونەی چوە مەسکی یۆن شانیشاکە ئیتر دام مەزرێنەر و زانست و زمانی مۆدێرنین ئەوە چۆ مەسکی وێچش چەنی کوردی پەیوەندیە وەشەشان ناسکەر و قەزێکێش قەزیە ڕەوانە چۆ مەسکی پاسە ویرێکەرەوە و گرد وەرمان کردێ سەر و ئانەین قابلیەت و وەرگرتەی زمانی لا ئینسانی وەچێشە چی ئینسان تاوە فەڕەزەن ژە دەوروبەرەکەیش دەوروبەرە ئینسانینە زمانینە زمانە دیاریکرا و وەرگێرۆ بەڵام ئێمە ئەگەر مەیمونێ بارمێ چال لێ عایلێنە بنیە مێشەرە مەتاوە ئی زمانەیە وەرگێرۆ چی وەچەوە ئیتر پرسیارەکەی بۆ پانەی کە زمان هەن پێویست مەکەرە ویرە شوێنەگەرمێ بەڵام ئی زمانە چەنی ئێمە وەرش گەرمە و چەنی دماتەر مەیمێشۆ و ئی وەرگرتە و دایەوە بۆ بە مەبحەس و ئەساسی ویرۆکردەی زمان ناسەکە جە زمانی ئێتر چێوە تەماشەکەری تۆ چێوە ئیتر ڕاو فەلسەفە و ڕاو زانستی جیابەوە تەمانینە هەر زانست و زمانی نەنیە ینی فەرزەن سایکۆلۆژیانە هەر عین و چێوی پێسە زانستیە ئانێ کە زانست و سایکۆلۆژیایی شانەی کۆلیەوە چەنی ئینفعالات ڕۆمەوە چەنی ئینە ڕۆمەوە ئینە ئەپێسەن ینی منطقێ هەن مەل و ئایاگی بەڵام فەلسەفە کۆلیەوە ئەسڵەنە نەفس چێشاوێش ئێمە چەین تاومێت تەحدید وانی کەرمێکە نەفس سەر شۆمەزیانەرێ وەجا ئای فەلسەفە قسەی سەر و هەرمانکردەی دەرونی مەگەڕۆ دەرون چەنی هەرمانەکەڕۆ نا دەرون وەش چەنی هەن ئێنە فەرقەکەن بین و فەلسەفە و زانستینە وەروانێ مە تاومێ واشمێ زانست و فەلسەفەی تاومێ واشمێ فەلسەفە و زانستی فەلسەفە و زانستی چێشە فەلسەفە و زانستی ئانەنە کۆلیۆوە چانەی کە ئێمە چەنی تاوانمە چکۆوە ویرێ ماکردێنێ چینەی کە ئیچی وابزانمی ئەساس و زانا و ئێمە چێشە وەچێوە فەرزانێتر فەلسەفە و زانستی جیابەوە پێنمۆی پێی فەلسەفە و فیزیایی فەلسەفە و شێوە کاتەری کە هەنی ئیسە بە تایبەتی فەرعێشا بە نامێ فەلسەفەیەوە جیاکردێنێ فرێ بەڵام جەڕاستینە فرێ چا فەرعا هەر مەگنا لێ فەلسەفەی بەس نامێشا فەلسەفەن و سەردەمەوەڵینەکە چەنار پاسە بێن پێنمونەی سەردەم و هیگڵینە وشۆ فەلسەفەی پێگرچی و بەکارمێ هیگڵ شێوە وەژ ماچۆ تەنانەت بڕێم گۆڤارەکە کە بەرمشە باسوانێ کەرا ئامێرە تازە ئامانەنە نامێ فەلسەفەشە ئەو وێشانیان ینی گۆڤارەکە گۆڤارێ دیعاین پێ ئامێرەکە کەچی نامێ وێژنیان فەلسەفە وەچێوە تەمان بەکار ئاردێ وشۆ فەلسەفەی پەی چێوەکەوە پی مەساحە فراوانەکە ئیسە بەکارمێ هەرچیوە نامێ فەلسەفەیش لکناپۆ جەڕاستینە گومکردەی فەلسەفەی یعنی اینە پاسەمان پەنەکەڕۆ کە ئێمە فەلسەفەی گومکەرمێ نەزانمێ فەلسەفە چێشە بە تایبەتی چی سەردەم و پۆست مۆدێرنینە وەرە تر فەلسەفە پاسەش پەنە کردیۆ کە گوم کردیۆ چی چونکە دنیای مۆدێرن پاسە مەرزیارە کە پێویستش بە فەلسەفەی نییە چی پێویستش بە فەلسەفەی نییە چونکە پێویستش پانەی نییە کە ویرە چانەی کەرەوە چێوەکێت چی پێسە هەنێ و بە جۆرێتەرین نیێنی ئاو دنیای مۆدێرنانێ پێویستش پانەی چەنی ئێمە تاومی ئی دنیا دووسەکەرمی وایی چێوێت چەنی هەرمانەکەرا چەنی ئێمە تاومی هەرمانکردەکەشا تەحدید کەرمێ پەینەی تامی کۆنتۆڵ شاگەرمێ بەڵام فەلسەفەنە وەروانەی مەبەستەکە کۆنتۆڵکردەی نییە مەبەستەکەش ناساین چێوە ئیتر پرسیارێکی جۆرێتەرەنێ پێنمونەی زانست کە مێجە نەباتاتی کۆلیەوە گەرەک شاینەی پێسە وەسایلی بەکاربارۆ پێچێوەتەری
بەڵام فەلسفە مێکە چەنی نەباتی چەنی ڕۆکەکە مامەڵەکەڕۆ پاسەر مامەڵە مەکەڕۆ کە ئینیشچێ دەردە چێشی وەرە من چێشا پەنەکەڕ ینی پێسە ماوادێ خامی مامەڵە شەچنی مەکەڕۆ پاسە ماوە شاکردنی کەڕۆ کە ئینە بوونەوەرێ سەر بەخۆن و ئی بوونەوەرە چەنی هەن چەنی بشناسمێش ینی مۆزوع و فەلسفەی ئشناسیین وەروانی فەلسفە ئەگەر ئێمە چەمەڕوانە ژوانە کارمی چێوێ ما پێ دووسێکەڕۆ پێسە زانستی و پاڕێرە بەرۆما کە ئێمە تاومێ چی وا کە هەنی ئیسفادە کەرمی پێ دروستکردی شێوی تەری ئینە ویرکردێەوە غەڵەتە جە فەلسفەی فەلسفە هین یەکتر ناسین دروستکەڕ و بین وانی ئینسان و تەبیعی ئینسان و وانی کە هەن بەهەڵمۆ ئاپەیوەندیە وێزەوە کە چەنی ئینسان تاو ئینەی کە هەن بشناسۆش و ئانش کەیسە گوما بەڕاستینەوە ئینسان پێویستش بەنەژنیا نەمەنن ئانەن ئشناساین ینی زانای چێوەکەین ینی دوێ چێوەی هەنی ئەمە چێوەمە هەن بە نامێ زانای چێوەمە هەن بە نامی معلوماتی زانیاری ئیسە زانست هەرمانش دروستکردەی زانیارین وەروانەی تۆ زانیاریە فرەتەن بەڵام بەبێ زانست ئافۆن زانیاریە فرەدەن بەبێ زانین ینی تۆ چێوێ فرێم زانی بەڵام چێوەکە مەشناسی چێوێ فرە زانی و بەس چێوەکە مەشناسی ینی تۆ تاریخ و فڵانی وەرە تاوی زانی ساڵێ ئانە ڕۆژدان بەڵام مەزانی ئینەی ڕۆژدان چێشە ینی ئینەی کە ڕۆژدان کێشە ئێمە چەنەشمە کۆڵیێمە وەروانەی تەماشەکەری تر پێنمونەی مێژوو پێسە زانستێت تەحول کەڕۆپەی کۆمەڵە زانیاریا کە ئێمە جەبارە و فەترەوە مێژووی چند تاومێ بە وردی ئات ڕووداوێت تۆ مارکەرمی ئێتر ویرەچانێ مەکەرمێ ئی ڕووداوێت چەنی ئەساس و ڕووداکەی چێشە ئانەی کە پاسە کەڕ و ئی ڕووداوێت ڕۆ بۆەوە بەنوعەتە ڕۆنەوە چێشە پێنمونەی کۆبانینێ ئی ڕووداوەکە کۆبانی نەڕۆمەوە پاسە تەماشە کردیەوە کە ئینە پێسە کۆمەڵە معلوماتی ڕۆژنامە نووسێ ملۆ ئاگە تۆ بە هەر جۆرەش ڕووداوەکی گردی تەسویرکەری ئانەی کە هەن کۆمەڵە معلوماتە وەرزگیری ئینە ئەپاسەش کرد و ئەن ئەپێسەش کرد و ئی ڕووداوی کە هەنێ بەس سڕ و نهێنی ینی پەنهان و یە ڕووداوی مایاوینێ چی فەڕەزان چایاگێنێ ئا مقاومەتە دروستبی ئینە ڕەنگە بەرەو کۆمەڵە سەبەبێ دەرەکێش پێ بێزیە و وەتی ترینکەری واچی ئانە بەڵام ئی ڕووداوێت چی پێسەر ڕۆژدا و جۆرێتە ڕۆژنا ئینە ئیتر فەلسفە و مێژووی ملۆشۆنی شەرە و فەلسفە ئینەما بەنەماشۆ ئانەی کە دیار نیاجەیەمەوە ئەوی تەرکە دیارە جەیمە معلوماتە زانیارین تاومێ بە ئاسانی نەقلشکەرمێ و بەرمێش و بەڵام چینەی چی ڕووداوی یاومێنێ ئانەی کە پاسەکەروی ڕووداوێ بێ وەرۆ ئینە فەلسفە چەنە شکۆڵیەوە بەس وەرو ئانەی ئینسان و سەردەم و مۆدێرنی ئینسانە پێویستش بە شناساینە پێویستش بە زانای شێوەکانی یا ڕیشۆ بەعکسۆ ینی سەردەم مۆدێرنینە هەرمانە فرە کردیۆ سەروانەی دژوو فەلسفەی کە فەلسفەت چێوە ڕیشەگەران شۆنی ڕیشا و چێوەکەی ڕێگەڵۆ هەرمانە فرە سەروانەی کردیۆ فەڕەزەن فەلسفە باس و جەوهەریش کردن جەوهەر و شێوەکە و سەردەمی مۆدێرنە باسچانی کردو کە جەوهەر ئەفسانەن چێوێ نییە ئینە چکۆ ئامان چاوە ئامان کە ڕاماوەنە گێرۆشانەی کۆڵگەمێ هیچ شێوێ چی هەنی و چی پێسە هەنێ بە جۆرێتە نێنی جاتی ئانەی بەرەما پێ ئانەی ویرەشانەی کەرمێ شەنی ئیسفادە چی چێوا کەرمێ ینی پرسیارە و ئانەی کە ئینێ چێشێنێ وارمەش پێ پرسیارە و ئانەی ئینێ چەنینێنی ینی چۆن شێوازەکەیشە تەحلیلکەری بەس ویرە جەبیەی شامەکەریەوە ئەچێوە فەلسفە زانست دوورما وزۆوە چانەی کە چان نزیکەیە کە هەنما چەنی گردوونی چەنی تەبیعەتی چەنی ئانەی کە هەن دوورما وزۆوە کەڕۆمان نەشناسیانی بەڵام فەلسفە هەوڵمۆ جارێتەر گێڵنۆ ماوە پێ ئانەی فعلەن گنمێ پەیوەندیە ڕاستەقینە چەنی دەوروبەرەکەیمە هەم چەنی تەبیعی هەم چەنی ئانەی کە هەن پێنمونەیسە تۆ ملی پاکەشارێ کەشا هەورامانیرێ تۆ پێسە عالمێ بلی پاکەشارێ گەرەک تا چێشکەری گەرەک تا بزانی ئا مادەنا هەنگین کەری بزانی چێش دەردەوەرە و کاسپێش بۆ کەری پێی بازاری
چێش دەردەوەرەوە ئینەی کە هەنت بە کارژماری پێیانەی ئینەی کە هەن پێسە مەوادێ خامی وزیش بازارۆ بەڵام کەسێکە واشم بە ویرۆکردەوە فەلسەفی ملۆ لێ طبیعی پاسە ویرێک چانەی مەکەڕەوە ئینەی هەن پێ بەکارادێن ئەیتر فعلەن کە بچەوە ملۆ لێهێنی ینی شاعرانە ملۆ لێ طبیعی فەیلسوف فعلەن شاعرانە ملۆ لێ طبیعی ینی چێوە کە شاعرانە لوال لێ طبیعی ئاسەڕەیە کە طبیعەت شارۆشۆچی عالمەیە ینی طبیعەت تەنها جسم و وێژمەوە بە عالمەکەی بەس ڕۆح و وێش نیشانەش مەدەوە وەروانیت عالمێ کیمیایی یا عالمێ فیزیایی مەتاوە و بن و پەیوەندیە ڕۆحی چەنی طبیعی بەڵام فەیلسوفێ بسەواتمە شاعرانە کە ملۆ لێ طبیعی چێوەی تر طبیعت پێش کردیەوە چی چونکە طبیعت هەست بە ئەمانی کەرەوە وەرانوەرو ئی فەیلسوفەیە بەڵام هەست بە داگیرکردەی کەرەوە وەرانوەرو ئی عالمەیەکە ملۆ مامەڵەشتنی کەرەوە هەر پێسانەی کە تۆ هەستکەری کەسێمێ پێلایت ئی کەسە چێوێژگەرەکە نیازێشان ئی کەسە پێ تۆ وەش نیە تۆ وزیرە پێینەی فعلەن ئانەی پێش ئامان نەبەرۆش ینی بەمعنەوە تەر زانست دزا گەرەکشا دزیجە طبیعی کەرەوە طبیعیش ئانەی کە سڕ و ئاین شارۆ شۆشایی پەینەی نەجۆش بەڵام کاتێک کە فەیلسوفێ مامەڵە چەنی طبیعی کەرەوە طبیعە پەنهان و وێژ جوانی و وێژ نیشانەشمەوە ئاچەوەی کە پەنهانە پێش ئاشکراکەرەوە چی چونکە چەنی فەیلسوفی طبیعی نائەمانەنێ و هەز بە ئەمانی کەرەوە هەز مەکەرەوە خیانەتشتە نەکەرەوە هەست کەرەوە گەرەک شاد دۆستایەتیشتە نەکەرەوە چێوە فەلسەفە و طبیعات چجە ژیانەنێ و فەلسەفە و زانست چجە ژیانەنێ چجە ویرۆکردەی و ئانێچ کە ماچاش بە ئێمە سەر و چێوەکە جیاوازە ینی جیاوازیە فرە ڕێشەیی هەن بین و نیدوانی بەپا قسەکە جەنابی تەرەتاو واچووبەر ئانە کە فەرماوات فەیلسوف سە و شاعرێوەن تەمێ واچمە کەسایەتی هەورامانیش کە وەختێ ملاد لە تەبیعەتی هەریۆ پێوێش سە و فەیلسوفێوەن مامەڵە چەنی تەبیعەتی کەرەوە هەر سەرەتا و ئانەی کە هەورامیەکێ ئی کە شەشا هۆشتنیێنێ چینە یاومێنێ چی فەرەزەن تۆ گەرەکت بووە گەرچەمە چانێ بۆ بە ئانە دەستگنۆ پێی بژی و گوزەران و وێت مەلی لێاتەوەنە چونکە ئاتەوانێ هیچ چانەشا چەنە بەرهەن مێکە تۆ بازرگانیش بۆ کەری ورەشیش یا چێ دەستکەوتێش چەنە بەدەستباری تەوەنی چێش بەنەگەری ئاکاتە ویرە کەریوە خاسایی هەورامیە شۆم ینی ئانە بۆ کە عەقڵشا چێوە کەژنە بڕیە بۆ لێ بە ئاکەشا و نامێ بە ئی دەشتێکەی کوچێ دوورە نەچەنەشاوێ پەینەی چێوە کە پێویستێشانی بە دەشا بارە و ژیانێ گوزەرانێ وەش دروستکەرە ئایا ئینە عەقڵ شاپانەی نەمەڕیان حتممە نینە مەکری و عەقڵ شاپانەی نەمەڕیا بوو ئەی خاسایی چێش پاسە کەڕوایێت لێ بە ئاکەشا لوێنی ئاکەشا پەینەی هەم حاڵەت و حاڵەتێکە وێشە هەن پارێز ناش کە تاوا چەنی تەبیعی کریاوە و هەم ئایێ بە ئەمانەتۆ مامەڵە چەنی ئاتەبیعەیە کەراوە ئاتەبیعیچە کۆمەک شاکەرۆپەینەی تاواچا مناوە ینی هەر ئانە نییە کە ئێڵ واچمە ئەگەر ئامێ و هەورامیەکی پاش شێوازێ مامەڵەشا چەنی تەبیعی نەکردێ بە ئەمانەتۆ بە ئەمانەتۆ ینی چێش ینی پێی نمونەی هەورامی کاتێکە ئامان یانەکێ ژوەشێکردێنی ئاکەوتەن شوونی کەشەکە ینی ئا بە پاو کەشەکە جوڵیانەوە یانەکێش دروستیکردێنی کەشەکێش پاسە پەنە نەکردێنی کە وێژ گەرەکشە ینی کەشەکێش ئانەی کە کەشەکان هەن ناردەنش لێ ئانەی کە وێژ دروستشکەرەوە شارۆشۆ کەشەکە پاسە کەرەوە پۆش یارە و دیارێ نەبا باکسۆ کاتێک کە تۆ یان ناتەمۆی کەشەوینی کەشەکە و زیاتر پێ کریەوە ڕۆشن بۆەوە هەورامی کە یانەکێش دروستێکردێنی یانەکێش هەمان کردێنە چەنی کەشەکە و چەنی تەبیعەتەکەی ینی کاتێک کە تۆ ملی لێ دەگێەوە هەورامان و کۆنی ینی ئیسە ناکە ئیسە بە تایبەتی ئیدیم تێکشە معماریە بینی جۆرەجە بیناسازی بینی کە مەتاوی جاش کردیۆژە تەبیعی تایی پەنەژواشی بیناسازیە سروشتی ئینە چکۆوە ئامان چاوە ئامان کە
گەرەکەش نەبیان تەبیعی بارۆ ینی لێ ئانەی کە وش تەبیعی گوم کەرۆ لێ دەستکردەکە وێشانێ بەعکسەوە دەستکردەکە و وێش وستەن خزمەت وانەیە کە تەبیعا و زیاتر وێش ئاشکرا کەرۆ جا ئینە گرچ کۆمێ چاوەمێ کە هەورامی ئانەی پاسەشمەنەکردن بەرەوش ئاکەشا چوێ ئستاتیکی بیان وەشی دڵی بیان نەک وەشی نەفسی وەشی ئارەزوەکە یعنی چێوە هەستکەری عشق هەورامی عشقە فرە ڕوحانیشان پێی تەبیعەتی چونکە هیچی وێ ڕەبتێنێ بە دڵۆ ڕەبتێنێ بە ئستاتیکایەوە ڕەبتێنێ بە شیعرۆ تەبەنینە هەرینەکە نەمەوینی ژیانەکانێ سیا چەمانەکە گۆشە شەنە گیری دەنگە کەمێ بەرۆ دەنگیان چەنی مۆسیقای مەگونجەوە دەنگیان چەنی تەبیعی گونجەوە دەبان دەنگیان کە گۆرانیە ماچا زیاتر جیوە و هینەکە باڵندە و چوەکانی کە هەنی واچمێ چەنیش ساز باوێ ینی دەنگیان ساز بۆ پێ نمونەی چەنی دەنگ و ژەرەژی ئی ساز بێەوە ئەگەر ئینە مادیان کە گۆرانی واشەکێ ژەرەژی شانیانێرە چەنی ئی ژەرێژێشەم شارەکە شاکەراجە چی هوەرەی نەیانی ئینە پێچشین ینی ئینە ینی هەورامی فعلەن اختیار کردێش پێ ئاکەشە ڕەبتشپانەوە بیان کە وەشی دڵیش لاوە جەوەشی ئانی کە ڕەبتا بە چێژیۆ ینی تامیەوە واچمێ چێژ و وینەکە هەستەکە ئینە لە ئایۆ ئانی هەستین بە هەستەکە هەستشپەنەکەرمی و چێژ شتەنەکەرمی لە ئایۆ فرە گرنگ نەبیان چونکە دڵ وەشی دڵی بە هەستەکی نییە وەشی دڵی وەشیە پەتین پوختە جە ینی ئانی کە ڕەبتا بە جەستە و ئینسانیەوە ئێمە کە وشە و دڵی تەنانەت بەکار ئاردێش لە ئێمەوە ئینە گر ڕەبتە مامەڵەیەوە کە هەورامی چەنی تەبیعی هەنش بەمانەوە تەر مەتاومێ واچمێ هەورامی پێسە فەیلسوفێ مامەڵە چەنی تەبیعی کەڕۆ بەڵام تامێ واچمی چی چونکە پێسە فەیلسوفێ کاتێتەوە چەنی تەبیعەتی سروشتی مامەڵەکەڕۆ کە هوشیار بۆوە پینەی کە کەڕۆش ینی ئاو مەزانۆ ئینەی چی کەڕۆ هەر ئانەزانۆ ئانەی چێوێ دڵش کێشاش کێشۆ بەروانەی دڵش ئانەشگەرەکە کەڕۆش ئانەی دڵش گەرەکشا فرەوجاری ئینا زەرەشەنە گەر بەمانا و مڵک و ماڵ و ئیچێوا لێکش دەیە چونکە دڵ یاگەنێ ئەگەر شۆنیشگنی بەڕاستی ڕوت و ڕەجاڵت کەڕۆ ینی دڵ چەنی ئانێش کە گرد و چێوەکێ چەنەمسانەوە بەڵام چوێت مۆپەنەکە لێ و چێوانن و چێوێ مات پەنەکانیت و هەورامی هەستکەر و ئاوەشەیە کە حەزش کردنش ژیانەنە چەشۆش و ئاوەشی دڵین ینی وەشیە هەستەکی نییە وەشی ینی وەشی نیە پامانە کەیسە هەن ئانی کە چێش بیان بە مەزدەر و وەشی ئەساس و وەشی ینی وەشیە فرە شاعرانن وەشیە فرە مجەڕەدە ئانە نییە کە وەشیان ڕەبتش فرە کەم چەنی مڵکیەتی هەن ینی خەڵک وەشی جە مڵکە کاژوینەوە بەس کە مڵک ئاماوەرۆ بیەی مۆزۆ و دەسەڵاتی ئینی گرچەنیش مەیاوەرۆ چونکە بەڵام کاتێک کە هەورامی بە دڵ مامەڵە چەنی تەبیعیە کەرۆ ئی تەبیعەتەشە نەواران پێی مڵکی نەوارانش پێچیوێ ورەشۆش هەرچیەوە تەماشەکەری جۆرەجە حاڵەتێ ئۆتۆنۆمیش پێوەش دروستکردن ئانێک کە ماچا کات وێ شەورامێکێ بەس قەن و چایشا پێویست بیان پێینەی نەژیوە ینی لێ یانەکە وێشەنە هەوڵشدان جیهانێ دروستکەرۆ و ئی جیهانە کاتێک کەسێ بەرۆمێت لێش هینە تایبەتشن کولتورێ تایبەتشن و نظامێ تایبەتشن پێ پەیوەندیەکە ئینەش گەر ڕەبتا بەچێشوە ڕەبتا پادڵێەوە ینی فانینە دڵش ئاراستەشکەڕۆ ینی ئانەی کە شاعرانن لێ ئاینێ ئای ئاراستەکەڕۆ اختیارکردە و تاکی هەورامی کەشەکە جیایی دەشتاییەکەی کە ئەگەر پێی نمونەی هەر ئێمە خورماڵی گێرمێ کە بیا شارێوەتەر دەگایەوەتە جە هەورامانی دەگا و یا شار و هەورامان و تەختی کە گردش ئینا کەشەکاوە بەڵام جە حاڵە نەتاوێنەیە گێتەر دەشتاییەنە زەحمەتەکە چاگە نەکێشان چاویان نەشاکردنە جە دەشتەکان نەکێشاش
آخر جا ئینە هەر ئینا ڕەبتشپانەوە هەن فەرزەنی سەمەتاومێ ئینەی کەیسە من ماچوشپەی هەورمان و شۆسەکە گونجاوە بەس دماوانەی ئیگرد و تێکدایە ڕۆژدان ینی هەورامی دۆخە وێشە تا حەدەجە دەستدان بەڵام جە دەستشدان پامانە نا ینی مارە سەژ مەکەڕوو پامانە نا لێشەنە نییە چونکە ئینەی کە ئانەش ساز کردن دنیە ئینە هەت لێتە نەمەنەوە تۆ بلی هەر یاگە هەت لێتە نەمەنەوە بەڵام ئەشم جارێتە زمینەش پێ وەش کردیەوە پەینەی ئینە گنەوە هەرمانە دنیاکی وەش دووسەکەرەوە ئیسا هەورامی بە تایبەتی هەورامی ئیدیمی دنیاکی وەش دەستش دێنە جەڕاستینە ینی پشگیان و ینی ئاد دڵەشە کە جاران پاسە بە گەرمی دێوەنێ و بە گەرمی چێوەکە وەرگێری ئادڵە سەردیانویسێ و ئادڵە مەتاوە پێسە جارانی هەرمانە وشکەڕوە ینی مەتاوە دنیاکی وش سازنەوە پەیوەندی تەنانەت پەیوەندێکی واڕێنێ جاران پەیوەندی لێ هەورامانی هەر سەر و ئەساس و ئادڵەیە بێ ینی و ئادڵە جۆرەجە ئازادیش دروست کردە بێ پەیوەندی نێرومێ ینی هەورامانەنێ و ئینە پاسەش کردە بێ کە فعلەن کناچ و کوڕەکێ پێ وەرە بە ئازادی تاوا جوڵ یاوە چونکە ئینەی ئەمانەنێ ینی بەس ئینە گرت واڕیان چونکە فعلەن دڵ هەرمانش ینی دڵ تەقاعوت خەریکە خاننشین کریان دڵ ینی کاتێ هەورامی ئەگەر گێڵەوە پەی دڵەیە فعلەن جارێتر تاوە دنیاکی وێشمەر زۆرێ و هەر پێی سەردەمێ تازەش دنیاکی حتمما عین و جارانی مەمەرزنەوە ئەی بە پێلووە جەنابیت ئەنەکە ئیسە فەرماوات بسەواکی دڵ تەقاعود بیان هۆکار و تەقاعود بیە و ئی دڵەیە ئایا ئینە کەسەکە وێشە بێنێ هۆکار و ئانەیە یا ژیوا و ئارۆی وەڵکەوتە و تەکنەلۆژی پاسەشەکردن کە ئی دڵا کەم تەقاعود کردیەوە و هەستە کە پسە و فەیلسوفێەوە پسە و شاعرێەوە چنی تەبیعەتی بیەنش کەسایەتی هەورامی ئیسە نەمەنەوەش کێشەکەی ناچانە تۆ هەفتاکاوە هەفتا و ئیتر دەگێکی گریارە تۆ یاگیکێت پرچێ ینی چی ماوانە هینە یۆچا لاوانەوەی پێی جیا ئاستەی سەرگەتی ژمەر کاک حەمزەی نابێرێ گزارشتە وردشتنن چانەی کە کەسە کە بچار یاگێ پرچۆ ژەڕاستینە ئانەنیا پێسە ئانەی کە کەسێ جەشارەکەش بلو بەرەوە ینی هەستکەرەوە ڕێشەش بەرمێچەنیش و جگانێچینش دروستکردن کە هەر گەرەکشا گەڵەوە پێ ئاگەی پێ ئاڕیشەیە ڕێک ئاینوانین کە ئینسان حاڵەتێشن گەرەکشا گەڵەوە پێی باوشەوە دێش گەڵەوە پێ لەمە ئەیش گەڵەوە پێ ئاجیانەیە کە ئیتر چەنەشەنە پارێزیان و هەورامان بەنسبەت و هەورامیەکاوە ئیادانن جەڕاستینە ینی ئەوەنە کە زاوڵەکەش لێ ڕەحم و وێشەنە هورگرتن ینی ئەوە ناکە زاوڵەکەش ئامان بەرەوەی نادەشڕۆ ئەوە کە ینی زاوڵەکەینا لێ عالەم و لێ ئەێنە ینی لێ ڕەحم و ئاێنێ سۆزەی کە لێ ئاەنە درۆپینێ جا چێوە هەورامی کەجە یاگێ وێش پرچۆ جە هەورامانی پرچۆ پێسە پرچایی هەر کەسێتەرین یاجە یاگەکێ وێش چی چونکە ڕەبت و هەورامی چەند یاگەکێش ڕەبتێ جیاوازە ڕەبتەنە کە دڵی دروستکردن کە وەروانەیش پرچیاش ژایروچیوی هەر خەتەرە ینی بمانەوە تەر کاتێ هەورامی پرچۆ جیاگەکێش زیاتر کاریگەر سەر و کاریگەری سەر و دنیا بینیش و ژیانیش دروستکەر و هەتا ئانێک فەرزان کەس و یاگێتەری کە ئی جۆرەجە پەیوەندیش شنی یاگەکێنیا پرچۆ جا ئینە گر دەورش بێن چانەی کە فعلەن هەورامی بە تایبەتی ماوە چۆن و ئیدی من چونکە ئەو دیمی تا حەد یاگی وەشە نەمەنەوە هێزە و هوشیاریە فرە گەورەش گەرەکە تا هەورامی فعلەن جارەتەر هەورامانی مەرز نۆراوە ئینەی کەیسە هەن مەرزیارەی نیاژە ڕاستینێ ینی ئینە سەبەکەش ئانەنە کە واتم ینی کە جگە چانی کە بڕیارە چایاگی کەوت لێ دنیا وەش دنیاکی گرد ینی وجود و ئینسانی ڕەبت کریان مڵکە کاشۆ هەورامیش کە مڵک بی بە مەوزوعش ئیتر چاهینەوە وەش بەرمشۆ
ها کاتە جیاتیانی بە دڵ ویرێکەرەوە بە مەشق ویرێکەرەوە حساباتێکەرەوە و ئیسا کاتێ عەقڵ و هەورامی ینی ویرۆکردەی هەورامی جە ویرۆکردەی دڵی شۆواری و پێی ویرۆکردەی مەژگیش ئێتە وەرە چانەی پڕچیۆ کە هەورامی بۆ جەڕاستینێ ینی بەمانەوەتر هەورامی بیەی مەتاومێ ئێمە پێسانی کە ماماوە تاتەما هەورامین کەواتە هەورامیێمێ هەورامی بیەی دڵە هینا دڵەنێ نیاد لێبوونینێ ینی کریۆ کەسێ هەورامینە بۆ بە پێسەگونێ بەڵام کاتێ دڵش کنۆ هەرمانێ فعلا عشق فرە تایبەتش پێ هەورامانی دروست بۆ ینی هەستکەرۆ هەن و ئێ یاگێنێ هەستکەرۆ ئینە یاگێنە کە گەرەکشە وفعلا کە تۆم بلی لێ هەورامانی پێسانە نیا بلی منطقە تەریشە خاوی چێوەش بەنهانێ سەیرش چەنن کە ڕێک ڕەبتا دڵیۆ ئانێ کە دڵش هەن دڵش حساسە هەستش بەنەکەڕوو ئانێ کە فەرەزەن مێ سەیران کەڕۆچێگە ئینە کاتێ دڵش نیام هەر چێوە ڕواڵەتیاوینەوە ینی لێ هەورامانینە چێوێتر هەن کە ئی کەشێ ماش تەبیعەتە مۆش بە دڵی سوکناییەن جۆرەنجە سوکنایی جۆرەنجە ئارامی ئی ئارامی تەنها ئانەی تاوا دەرکەش بەنەکەرا کە فعلەن دڵشا فعالە دڵشا هەرسەروانەی چ بەڵێ واتێوە هەن قایمی ئاماچە ئایاگێ وەشەنە کە دڵوەشە دقیق پاسن وەشی چونکە چێنە حساب پێچێشی کردیان حساب پێیانەی نەکردیان ئایا گێ وەشەنە کە من چاگە ینی وەشیم هەنێ سارێ وەشم هەن گوزەرانم خاص گوزەریۆ ینی گوزەرانم خاسە ئینە حساب چێنە پێیانەی کردیان ئەگەر من چایاگێ نەبوو و فعلەن ئاڕەبتە و دڵیم چنی ئایاگێ بۆ ئارامیە کە وەرزگیر و بە گرد و ئامەڵک و ماڵی کە هەن و پاسە تەسەوەر کرد و ئەشم ئارامیم بۆ پەنێ ئەشم زەمانم بۆ پەنمەوەم پەنێ چونکە ئەوە چێوێ هەر بەهین تەبیعەت چێوە جیاوازە ینی تۆ ئەگەر بێ و ئی گرد و گرد چێوەن تۆ پێرفێ کردبی گرد چێوە بۆ چێوێ هەنیات ئاچێوە ڕەبتش پایاگێوە ئینسانیەوە هەن جار لێ هەورامانینە وەروانە ئی یاگێ فعال کردیان مۆزوع و مڵک و دەستکەوتا گرنگیش منە نەدریان ینی چێوەش تەنانە دیسە من لێ هەورامێکاو ئێگەینەوەین و شەخۆکە وەستێ نێرانێمە کە منێنوێ هەست کە روف مقنعێنێ هەنی فرە مەیل شاپەیانەی نیە حەز مەکەرا زیاتر چانەی کە پێویستە وەشامان ناپاچێواوە کە مڵک بەدەستبارە چی چونکە یاگێتۆر یاگەشە هەن ئایاگەشا مرۆ ئەگەر بێ و لاش ینی بەرەو ئانەی بلا وەروانەی فرە و چا برادەرا کە من دماوی دووە ساڵە ئامانەوەیەگە وین و شاهد تەمەم هەست شاپەنەکەر و ینی بەڵام چۆ لاچ و خەڵکێتان فەڕزەن کەوتن کاسبی کردەی و دڵش وەڵیانێنە ئینسان گن و ئانەی کە ئیتر مڵک و ماڵش بۆ پێسە هەورامی ئەشم جارێ دڵی وێش بەربار و اینجا دەستپانێکەرەوە وفعلا تەماشەکەری لێ هەورامانینە ئانی کە دەوڵەمانێنێ هیچ ڕەبتێشا هەورامانی نەمەنن چونکە پێسە هەورامی وجود چا نەمەنن ینی چێوێ هەن لێشانە گومبیان تەمام چونکە ئی چێوە ڕەبتە بە دڵیۆ یاگێتەرۆ ینی کاتێک کە تۆ خەیاڵت لە ئاچێواتەریۆ بی ئیتر وەرەوەرەی ئینە وەش جارمانە گنۆ پێسەواتما خارە نشین کردیۆ ینی جا ئانێ کە فعلەن شۆنی ئیوە شیرەگەڵا ئێنی ئانەی شاعرانە ژیوە ینی ژیوەوەن بە پێداویستیە فرەکەم بە بیەوە هینێ فرەکەم تاوا ژیوەوە فرە وەش دروستکەرە بەڵام ئەوی تر بە مڵکێ فرە و چێوێکە ماتریالە فرەکەی ناوەردەشەنێ مەتاوە ژیوە وەش دروستکەرەوە ینی وەش گوزەرنیش فرە جیاوازە چنیانی وەش ژیوی هەورامی هونەرەشە هەن هونەر و وەش ژیوایی نەک وەش گوزەرنایی وەرو ئانەی ویرە چانەی کەرەوە ئەگەر بلۆشۆنی ئیچێوارە وەشیە هەنجە دەستژمەوە وەشەکە وەشش تعریفە ژیان لاشۆیانی ینی من فرۆچێگە وینووە ملا پاکەشارە و جۆرە جەوەشی شاچەنەن وەچە مەزانە چێشە هەر ئا نەزانە ماچە هەورامان وەشە چێوە هەن مەزاناش کاتێک کە تۆ ماچی پێسە فەیلسوفێ مامەڵە چەندی تەبیعی کەرا جەڕاستینە پێسە فەیلسوفێ مامەڵە مەکەرە ینی چی چونکە فەیلسوف هوشیاریەشم پینەی پێیاگەڕۆ
ینی بە هوشیاریەوە هەمان شێوەژەن بەڵام هوشیارە پانەی کە ویرێکانەی کەرەوە ئینە چی پێسن هەورامی هەر ژیوە بە بیانە ویرێک کەرەوە چی پێسەژیەوە وەروانەی پەینە ئینە بەس تێشە ئینە زەمینێن پێ ئانەی کە فعلەن ویرۆ کردەوە فەلسەفی بێ ئاراوە چی چونکە ئینە زەمینە و فەلسەفەی ئی جۆرە نەجە پەیوەندی و ئی جۆرە جەپەیوەندی سەرەتا شکڵی ئەفسانەی و شعری وەرگێر و پێسانێک کە کللتور و یارسانەکانە هەن پێسانێک کە بابەناوزن هەن ئەنی تۆ کە دەورە و بابەناوزی وانیۆ گنیلی عالەمێ مەزانی کۆگەن عالەمێ ئاتیادی نییە ئینە هینە پێسەواشی ئینەت ئا قۆناغە و وەڵی فەلسەفەین ئانەنە کە فعلەن قۆناغێ هەن کە گریکی چە نەپاسن قۆناغ و مەسرحی و قۆناغ و ئەفسانەکە و ئانەی کە هەن حکایەتەکەیانی بەڵام حکایەتی ئەتیادیە نیێنی و جەڕاو حکایەتی و یەکەم جار تعبیرێکی نەیکردیان چونکە نەتاویان پێسە فکری تعبیرشە نەکردیەوە جاوەروانەی چێوە ئینەکەی ناچانێ پێسەواچی هەتا وشیاری پێ نەبوو تۆ مەتاوی واچی ئی پەیوەندیە و هەورامیەکە چنی تەبیعی پەیوەندی فەلسەفین تاوی واچی پەیوەندیە تەنها شاعرانن جا من وەڵتەر واتم فەیلسوف شاعرانە چەنی تەبیعی مامەڵەکەرەوە بەس ئێ شاعرانە چەنی تەبیعی مامەڵە کەرا بەڵام فەیلسوفی نییەنی ئینە دوێکی وێژیان ینی مامەڵەکردەکەیش چەنی تەبیعی پێسە بەرکەوتێش چەنی تەبیعی پێسە ژیانی چەنی تەبیعی پاش ژیانە ژیوە کە فەیلسوفی ئەشم پاش ژیانە ژیوە تاوەکو تەبیعەوەش پێش ئاشکراکەرەوە ئێ وەشی جە تەبیعی وەرگێرە وەشی چێوە شاعرانن شعرە تۆکەوانیشۆ مەبوو ویرێکەریەوە جەمانێکێش شعرە فەزەوە جوانەت پێ دووسکەرۆشم تۆ وەشی شەنوێنی کە گەرەک بی پاسەوانیشۆ یاویشەنێ ئاکاتە شارەکەی وەشیەکە و چەنەسانەوە جا هەورامی شاعرانە پێی معنا چەنی تەبیعی ژیوە بەڵام فەیلسوفێ مێ چینەی کۆڵیەوە ئی ژیوایە تەحلیل کەرۆ لێکمەوە وجگە ئانی چێنە تەبیعە پەی فەیلسوفێ جۆرە تەر وێش یاگێ تەر و وێژ نیشانەمەوە کە پەی هەورامیەکەی نیشانەژمەوە ینی پێ شاعرەکەی نیشانەژمەوە هیچ چێوە فەلسەفە پێیا بوو ینی بەمانەوە تەر شعریەت ژیوێوە شاعرانە زەمینە و ویرۆ کردەوە فەلسەفین وەروانەی پەیوەندیە فرە تۆکمە بەعکس و ئانەی تەسەور کردی و ئینا بین و فەلسەفەی و ئی ژیانە شاعرانەیەنن ینی ئینە یەکەم جار فەیلسوفی ئەڵمانی هەن ئاو دەرکەش پەنەکەرەوە و ئاو فرە چەنیش مرۆ ئای مارتن هایدگەرە چاوە قەولێشن ماچۆ ئینسان شاعرانە سەر و زەمینەوە نیشتەجێ بیان ئینە کە ماچۆ شاعرانە سەر و زەمینەوە نیشتەجێ بیان فعلەن تۆ هەورامی دوێر بنەوە هەزکەری شاعرانە چی چونکە لێ ئی شاعرانە نیشتەجێ بیینە ژیان بە معنا ئێستاتیکێکیش پێیا بوو ئا جۆرە وەشی کە وەشیە نەشم تۆ وەشیە تەبیعی نییە ئا وەشیە نیە کە بە تەبیعەت فەرزن تۆ تام کەری جەواردەی وەشە لا تۆ ینی چێژدارە ئینە نییە ئینەشە هونەرێ نەشم یاویش بنێ ینی ئەگەر تۆ بە زاوڵە هەر بە زاوڵەی کە جەئەیە بۆ هەستەکەی شەرمانە کەرا و چێشکەرە بەڵام دڵ پاسە نییە دڵ پێویستش پانەین ئینسان کۆمەکش کەرۆ تاوەکو فعلەن یاوە هینەیە ینی گنۆ هەرمانە تاوەکو ئاوەشەیە دروست کەرۆ و ئینە هونەرێ تایبەتشگەرەکە ینی پێی مامەڵەکردەی چەنی دەوروبەری تاوەکو فعلەن وەشەیە وینۆ کە گەرەکشە کە دڵش گەرەکشە ینی چێوەی تر پەیوەندێکی واڕیا فەرزەن پا دڵەوە کە هەورامیە هەنش تەماشەکردەی جوانی ژەنێەوە تەماشەکردەوە هەستەکی نییە غەریزی نییە ینی تەماشەکردەوە تەمام ئێستاتیکی ینی هونەریانن و پێسەنە ڕێک جیاوازیەکەش پێسەنانێک کە تۆ تابلۆیە جوان وێنی کە وێنە و ژەنە شەنە کێشیان ژەنێ خەیاڵیە چەنی فۆتۆیە کە هین کریان کە تۆ مامەڵە چەنی ئیدواکەری دوێ ژێت ماپەنێ ینی ئی جەستە و ژەنی کە ئینا لێ لەو حینە
جەستەوە هینە هەست جوڵێن نییە دڵ جوڵێنە ینی غەریزە مەژۆنۆ چێوەتەر هەن مۆتپەنێ بەس فۆتۆکە پاسە نییە فۆتۆکە هەستێکی وەروانی چێنێ تەماشەکەری ژەنی بوو بە چێوەتەر پەی پیای ینی پەی وینایی دیەی پیایی ئا جوانی کە ئیتر لێ شعرێ نەباس و جوانی ژەنی و تەبیعی کریان ینی چەنی تەبیعەتەکەی مامەڵەش جیاوازات چێوە چەنی ئاجوانیە کە ئینا لێ ژەنێنێت مامەڵەکە واڕێەوە وەچێوە وەفعلەن ئانەی ژەنی نەهەن مەیلش پێ ئانەی هەن وێش ئاشکراکەڕۆ ئینەش ینی چەند ئاشکرا بوو جوانیەکەش چی یاگێنە ئاشکرا بۆ نەکە هینە زەمینە غەریزیە و هەستێکەکە ئاشکرامە بوو وەرو ئانەی جوانی ڕەبتش ئینا جۆرە ینی جوانی و دۆخلی ئیستاتیکی ئینا لێ عالەمێنە جۆرە تەرجە ینی پۆی ژنایرەی ئایا گێنە کە هەست جوڵێنا و نیشاندای ئایا گێنە کە هەست جوڵێن نییە کە دڵ جوڵنەوە وەروانە ئی جەستە کولەن واروە پێجەستەوە دەری بۆ بە جۆرێتر معدەنێتر ینی وفعلەن ئی معدەنە ئینەی کە لێ لەوحەی هونەرینە بەرگن و خەیاڵی شاعرانە و هونەرمەندێنە بەرگنەوە و جەستە نییە کە بە هەستەکای ماسش بە نەگەرمی بەڵام پامانە ناکە ئینە جەستێ خەیاڵین نا ئینە هەر جەستێوە تەرە کە جەستە و ژەنێن بەڵام ئیلانە حاڵەتێ ئەمانەنە نەبوو بەرمەگنەوە ینی ئەشون فعلەن ئانەی کە وینۆش چاهینە غەریزیە هین بێ بوو ئا دۆخەشە نەمەنە بوو بە دۆخە ئیستاتیکیەوە تەماشەوە ئینەکەی کەڕ و اینجا ئاجوانی بەرگنە هەر بامان شێوانە و تەبیعی ئینەش گەڕ ڕەبچەپا بە دڵیەوە هەن وەروانەی من هەستکەر و باسکردەی هەورامانی بەبێ یاواینەجا دڵی زەحمەتا تۆ باسی هەورامانی کردی و ئانێچ کە چێوە تو تاوی دواتر لەگدانەوە کەری پەی گۆرانیە کاش گۆرانی کێشی پاسێنی لەگدانەوە کەری پێیانی یانە کێشی پاسێنی کولتورە کەشی پاسەن ماوەڵە کەشی پاسەن ئینیشا گردماوە دما ئینەی تاوی لێکشادەیەوە بەمانەوە تەر ئەگەر کەسێ هونەرێکە دڵ هەنش نەبۆش مەتاوە هەورامیەوەێ مەتاوە چانەی کە هەورامی پێسە هەورامی تەبان ینی پێسە ئانەی کە دنیا و هەورامی کە دووسش کە دێنە دنیاوە تایبەتنێ مەیاوەشنیانی پێ نمونەی هەورامی خاستترین پەیوەندی ینی کە هەورامیە اختیارش کەڕۆ پەیوەند و هاوڕێەتین ڕەفاقەتین پەیوەند و گونەی پەیوەندی فرەت لاوازە لێ هەورامیەکانی چی چونکە پەیوەندی هاوڕێەتینە ئەمانێ فرەتەر هەن تا پەیوەندێکایترینێ پەیوەندی هاوڕێەتینە ئازادیە فرەتەر هەن تا پەیوەندێکایترینێ ئینە گر ڕەبچە بە یەکشەوە هەن وەرو ئانەی گرد و ئیجانێ با هەریۆشا هینەشگەرەکە باسیە دوور و درێژگەرەکە کە تۆ بلی شۆنی شەرە باسش کردیانی بەس ئەساس و گرد و ئینەی ئانەنەکە پێسەوە تەماشم تۆ جەدڵی یاوینە و تەماشەکردێ بە هەستەکە پێینەی تۆ تەماشەکردێەوە زانستی پێ هەورامانی هیچت ماوەبنێت چی چونکە زانستی معناکە هەن تەنها ئاچێوێتە نیشانەمەوە کە ڕواڵەتی و هەستەکێنی ئەوە و نیشانە مەوە کە جۆرە تەرجە حزوریش گەرەکە پەینەی وێژ نیشانەوە بۆ بەرگنەوە پەینەی وێژ ئاشراکەرەوەیانی تۆ فەرزەن مەتاوی چا گۆرانیە هەورامیا یاوینە چاسۆزە یاوینەی نالێی دەنگەینە کە باس و جۆرەجە وەشەویسی کەڕ تۆ مەزانی وەشەویستە چەنینە کە هەورامی کە ڕۆژ ینی وەشەویسیە تەرنیە کە لێ گۆرانەکەتەری نەهەن ئینە گر جیاوازێنی ئینێس پێیاوینە چینیشا تۆ پێویستت فعلەن پانین کە ئی دۆچیواجە ئەساس وە جیاکەریەوە ئانەی کە هەستەکین چەنی ئانەی شاعرانن و ڕەبت ئیستاتیکین جاش کەریەوە ئی دوێتر جیاکردە ئینجازانی فعلەن هەورامیانە گن و پەیوەندی چەنی چێوەکە چەنینە چەنی تەبیعەتی چەنی دەوروبەرەکەی چەنی هەر چێوەتەری ئەگەر باس جە فەلسەفە کۆمەڵگا و کوردەوارینە کەرمێ بزانمێ تا چ ئەنازەیە گرنگی دریان هەر پاسە جەنابەت فەرماوات ئاو زانستەکان ئی ئاێ جە کۆمەڵگا و ئێمەنە تا چنە گرنگیش بەنە دریان وەڵا فەلسەفە لێ کوردینە مانی ئیتیمام بە فەلسەفەی هەر کەم بیان پێسە فەلسەفەی نەک پێسە بیرۆکردەی فەلسەفی ینی کریۆ خەڵکێ
ئیرۆکردەوە فەلسەفیش بێ بۆ بەڵام منتاجە فەلسەفیش نییە مامەڵەکردەی چەنی فەلسەفەی پێسە تێکستی دێرامان لێ کوردی بەڵام تەبانینە سەردەمی مۆدێرنە نەماشوو من ناگەرێمە گەڵمە پێ وەڵتەری پێی سەدەکا و وەڵینی واچمێ چێوەکی جۆرە تەرێنی تۆ کەسە پێسە سۆرە وەردیتەن پێسە شارە زووریتەن ینی خاسترین تاریخ و فەلسفەی کە نووسیا بۆەوە شەمسەدینی شارە زووری نیستەنەوە کە کوردینە جگانەی تەیارێ تازەی فەلسفی دروست بۆ لێ حەزارەی بەشمێ ئیسلامینە ئای سۆرەوەردی دووسشکەرەوە و تا وەڵێ سۆرەوەردی احتیمامێ فرە کەم درێ بە ئەفلاتونی سۆرەوەردی مێ ئەفلاتونی و زۆی یاگی ئەرستۆی وەچەوە فەلسفەوە تایبەت دروست بۆ بەناوی فەلسفەی شاقی کە مەلاسەدرانە یا و گەشەکردەی وێژانی وەروانێ وەڵتەر ئێمە چی و ئانیشاوین مێ کە فعلەن لە کوردینە احتیمامێ خاص دەریان بە فەلسفەی جگانێ وەڵیانێ چەنە هەر کاتێ ئێمە تاریخوان مێ ینی هینە بێن کاتوێش قوتابخانەوە بێن بەناوی قوتابخانەی ئەسکەندەریە ینی وەڵی ئیسلامینە ئاسار و کوردی چاگە ینی وینی کە چاکات زەمەنە فەلسفەی گریکی تەرجەمە کریان ینی تۆ ئیشتاکوی تاریخەشە بەڕاستی بە شکلە خاص نەنیسیانەوە ئەنا کورد کە تاریخەنە تەماشەشکەری احتیمامش بە فەلسفەی فرە بێن و تۆ هەنێتە ئەنێتە نێکە احتیماشە بە فەلسفەی دان بەڵام تۆ نەعین و فارسی عین و عەرەبی احتیمامت نەیەنێ بەنێ ینی پێی نمونەی نیشایەمە ساڵانە کۆنفرانسمان کردێ پێی سۆرەوەردی پێی شەمسەدینی شارە زووری بەس نەکریان بەس سەردەمی تازانە ئانێ من ئاگادار بوو ینی هەفتاکاوە احتیمامێ باسە ینی بە فەلسفەی پێیا بوو ئاکتێبێک کە فەلسفە نەمەرگنە هەفتاکە نەمەرگنە ئیسەنە خاصە احتیمامات بڕێ زیاترە بە فەلسفەی فەلسفە تەرجەمە کردی و تەمەنە تا 2005 پێسەواشی تەرجەمەکردەی فەلسفەی لا مسەقەفەکاوە تایبەتی هەندێکی قین پێسە چێوە قەدەغە کریاش سەراماوێ پاسەی چاوەکە ئالاساس زمانی کوردی زمانی فرە چانە نییە کە فەلسفەش بە نەتەرجەمە کردیوە ئانەبێ من کۆرسێم کردو کە 2001 دماتر چند برادرێم چاگە بێنی تەرجەم کردی سەروانەی کۆمارە ئەفلاتونی تەرجەمە کەرا ئیتر وەچم کتێبە هیگلم تەرجەمە کرد چێوە ئاتەرسێ مەڕیا چانێکە فەلسفە تەرجەمە کردیوە ئیتر دماوانێ هەست کرد و دماوە چابیێ ئادوە کتێبە ئیتر وەرەوەرەی کتێبەکێتەری خەڵکی ترامە تەرجەمە و فەلسفەش کرد و ئاتەرسێشە مەڕیا کە زمانی کوردی لاواز بۆ ئالاساس فەلسفەش پێی تەرجەمە نەکردیوە کاک دکتۆرە وەڵ و بەرنامەکەی نەیشارە بە دید و فەلسفەی پێی زوانی کرد و دید و زانستی پێی زوانی ئەگەر جەنابەت پەرسمێ ویر و ڕاو جەنابیت یا پەیلواو جەنابیت سەر و زوانی ئاایی چون جەنابەت جەزانستی فەلسفە نەبەش و زوانیت تەمامنان زانی چەری ناوێش تیۆرە زانستێکی پێی زمانی تیۆرە مۆدێرنەکێ مامەڵەکردەی شاشەنی زمانی کوردی بەڕاستی ینی وەرو ئانەی مامەڵەکردەین چەنی ئانەی ئیزمانە چەنی ئیزمانە هەرمانەکەرەوە مامەڵەکردەوە پاسەن کە چا حاڵەتەیە لە زمانی کوردی هەن بە پاوئی تیۆرە تۆ مەتاوی تەحلیلشکەری ئێمە فەرزەن زمانی کوردیمە هەنینا دۆخێنێ دۆخە فرە تایبەتەنێ ئی دۆخە تایبەتە تۆ مەتاوی تیۆرە مۆدێرنەکانت تیۆرەش پێ باری و تەحلیلشکەری هەر وەروانش بێ من دکتۆراکەنە ناچار بیات تیۆرە هەروەم تیۆرە زەکەر و کەروش بنیۆرێ تاوەکو بەوی حاڵەتەشە پەنە لێکدەوە چونکە بە تیۆرەکە تەری نەوەنیەوە حاڵەتەکە چێشە حاڵت ضبطشپانەوە هەن کە زمانی کوردی گەرەکشە دۆخە تەبیعەکە وێشە نەمانەوە گەرەکشە هەر دۆخە تەبیعەک نەبوو بە زمانێ دروست کریە چونکە زمانی ئازمانەیە کە ئیسە دەوڵەتی مۆدێرنانێ و پەروەردەی مۆدێرنانە بەکارمێ جەڕاستینە زمانێن کۆنترۆل کریان زمانێن
جارێتە دروست کریانەوە و ئینا چیر و چاودێرینە زمانێ فەڕەنسا زمانی ئینگلیزی زمانێن ئینا چیر و چاودێرینێ ئێمە کە باس و زمانی ئایایی کەرمی ئەگەر مەبەسمان چی زمانەیە بوو ئانێ کە فەرەزەن پێی ئینگلیزەکە ئینگلیزی بوو ئانێ کە مەکتەبە نەوانەش ئینە جەڕاستینە زمانی ئایایی نیە بەمانە کۆنێکێش کە باسمان کردن چونکە زمانی ئایایی ینی زمان و عایلەی ینی یا زمانێک کە تۆ عایلەکەنە وەرشگیری نەک ئازمانە کە ڕەوزەنە وەرشگیری یانێ کە بەڵام تۆ چێوە مادامی زاوڵە ڕەوزۆ ملۆ ڕەوزە و حەزانە و چوزان و ئی قۆناغا گەر بڕۆ چاوە زمان وەرگێر و چێنە چێژ باشمێ یانێژەشون زمانی ئەدایی بوو چونکە ئانێژە زاوڵەیە وەرشگرتن بەس ئی زمانە ڕسمیە فەی کوردی کێشەکەی ناچێنە کوردی ستانداردش نییە وەمە بۆچش وینە یۆ بێ چاریشا کە من ساغم کردەوە و دژایەتی فرەکردیانی سەروینەی و بەڵام ئینە واقع و زمان و کوردی وینەی کە من چێنە ماچوش دما و دێکۆڵینەوەی و چەند ساڵی ینی سەر و ئانی کە سەر و زمانی کوردی و گەشەکردەیش و ئانی کە تەریخ و ئازمانەیە چەنی ئامان و ئی زمانە گەرەکشا کۆگەرە بلو حاڵەتێ فرە تایبەتشن چەنی ئانەی بیان بە زمان و نیستەی چەنی ئانەی بیان بە زمان و زانکۆی چەنیانەی کە گرد و ئاهەرمانە کەڕۆکە هەر زمانێتەر هەن و هەر دەوڵەتە تەریکەڕۆژ ینی یا گیانە تۆ زمانی کوردی چێگە فرە فعالتەرە جە زمانی سویدی جە مۆزۆ و زانکۆینە چونکە چێگە دکتۆراش پەنە منیسی و چاگە من میسۆ بە سویدی بە ئینگلیزیەکەی ناچارێنە بنیسە بەڵام ئی زمانە پی گرد و قووەت و شۆکە ئەپێسەنە چەنی ئانێش زمانە ستاندارد نییە چی ستاندارد نییە چونکە تۆ کۆمەڵە دیالکتێ دەنێ کە دیالکتی چەنی واشمێ سۆرانیەکە ماسەر و دکتۆراش پەنە منیسی و ئاین و چیوی کرمانجەکەش پەنەش منیسی و گۆروانەی تەماشەکەری تو ئینە دوێ زمانێنی بەڵام دەی زمانێژ نیێنێت مەتایی واشی دوێ زمانی ژیانی شما کاتەواچی زمانە کوردیەکان جاوەر و ئانەی من پێ ئینەی کە ئی مۆزوعایە حەلکەر و ینی ئی حاڵەت و زمانی کوردی چی پاسەنە نە زمانێ ڕسمی نە لەهجەی چا لەهجە قسەکردەی چێ وەری ناچا بینەنێ پێی یاوەینە چی بینەنە جەڕاستینە پێیسما بە فەلسەفەین نەگەر پێینی پێی زمانی نان کێشەوە ئێمە کێشەوە هەر زمانی نییە ئی کێشەیە کە زمانە نەهەن مۆزۆ و دینی چە نەهەن مۆزۆ و سیاسەتی چە هەمان مۆزۆ و گردوچەوەکانە هەنما ینی فرەیە هەنەشم تەفسیر کردو فرەیی زمانی فرەیی سیاسی فرەیی فلانی ئی فرەیە دیموکراسەتی ناردن ینی شتێوە نیە ئەمە اتفاق ماسەر کردەوە ئینە وێ شەر هەن ینی تۆ سەرەتا و هینەکە واشمێ سەدە و ویستی یەکسەرکردە دووزمەوە کۆمەڵە سەرکردی دووسێ بە ینی ئینە ینی تۆ کۆمەڵە سیاسەتی جیاوازێ دەنی کولتوری جیاوازێ دەنی هوەری گۆرانی جیاوازێ دەنی ئینێ گرد ئی جیاوازیە زمانی جیاوازێتەنی ئی جیاوازیە شم فەلسەفەتا و تەفسیر شاکەر و زانست مەتاوە تەفسیر و شاکەر جەڕاستینە چی چونکە شم تۆ گەڵیۆ ئا خاڵێ بێزیۆ کە ئینێ چەنەشەنە باوەیۆ ئا خاڵی خاڵە مەلموسە نیەنێ خاڵێ نیەنە کە ئێمە بە هەستەکە و دەرکش پەنەکەرمێ فەرزان تۆ ماچی زمانی عەرەبی لە جێشەنی زمانی عەرەبیەکە دیارە لەهجەکەی چش دیارێنی زمانی عەرەبیانن پەنەش بنیسی و پەنەشین کردیەوە بەڵام لەهجەکەی جانێنی کە لەهجەی میسری و عێراقی و فلانی و ئینە قسەش پەنە کردیەوە بەس تۆ ماچی زمانی کوردی و لەهجەکێش نە لەهجە دیارە نە زمانە دیارە ینی لەهجەکێ لەهجێ زمانێن ینی لەهجێ دیالکتەکانی ئەی زمانەکە چۆ دیار نییە بەڵام عین و کاتی چەنە چێ بەتەرەتەن کە نە لەهجەن نە زمانە ئانێن کە دیالکتەکێنی پێسە هەورامی و سۆرانی و کرمانجی و ئینی ئەی چەنی ئێمە ئی ڕەبتە بێزمێ ئینە ئەشوم فەلەن من وێم هەرمانە و دکتۆراکەم سەر و دێەوە ئی ڕەبتە بێژە ڕاستینە و فعلا ئەسکەر و من بە شکلە زانستی ئار ڕەبتەمە دێنەوە ینی ئانەی چەنی فرەیە ئێمە ئەساسەکەش پێ بێزمێ بەڵام ئینە یاگە ڕەزامەندی زانکۆکە وێم نەبێت جەڕاستی هەر ئا پێجۆریە کە باست سەرۆکە جەنابەت ئایا بەنویستەی بە کتێب یا جەعلامەکانە وڵا کریانۆ پسەوە واچمێ نەتیجەیەوە یا چارەسەرێەوە پێی گرفتاکە هەنێ ئەگەر کریۆ بە کورتی چون بەنامەکە خەریکات تەمامیە فەرماوە وێش مەواشوی نەچێ بە کورتی ئایشت بەنەماشوو من کاتێ دکتۆرا وەرگیریانی جەڕاستینە ئانێ مەزوان بێ شادەکە نەبێ و دکتۆرا نەبێ و ئەنیشا نەبێ ئانە بێ کاتێ وەرگیر و پەینە یا پرۆژێ هەن مەشکمانە کولیەوە ساڵانی پەینەی ئینەی هین کرد و
هەرمانی کرد هەرمانی شانەنە کە تۆ چەنی تاوی ئاساسەیە بێزیۆ کە تاو کێشەکات گر مەجالەکانە پێی چارەسەرکەرەوە وەروانێ من هەوڵمدا جەڕا و ئاساسەیە بێزووە تیۆریزەش کرد و ینی تیۆرەش پێ مەجموعێ دماو ئانەی کە ئینەم کرد ئامانی مەجالە جیاجەکانێ فەرەزەن دینەنە ئیفرەیە دینەنە چەنی نەشکەری تاریخەنە چەنی کەریش دماتەر زمانە چەنیشکەری و چەند حەق لێنە من ئینەم کرد و ئیسە ئینە مەشروعەن بەڕاستی مەشروعەکە هەر پاسەم منەنەوە و دکتۆرەکەم من پینەی تەمامنا و دکتۆرەکەم 6 بەشێوێ بەڵام دمەتەر زانکۆ تەبان ئاما مامەڵە فرەخرا پشتنی هەرمانێمە کرد و یۆجە سەبە بە هەر ئەساسیەکە کە من چازانکۆنە نەمەنا جەڕاستیە بێ حرمەتیە بێکەوەرامەروی هەرمانی من کەرچاکە پێی گردومانایە من چەنیش دوانی ینی بەڵام هەر جۆرە بێ ئانەی یاگەم دڵوەشی من بێ ئانەی کە گەرەکەم بێ فعلەن یا وشپەنە بە شکلە زانستی یاوانیش بنێ و بەڵام ئینێ چەند کتێبێنی یەک پرۆژەنە کە بەنامێ یاواینەجە کوردبیەی و ئینە ئیترە شۆم ینی کوردبیەی بەرجیا شۆم پێسە کتێبێ هێنشکەری دماتر کوردبیەی ئاینانە کوردبیەی زمانانە کوردبیەی سیاسەتەنێ و شانیشا کە من هەرمانم شانە کرد و ئینە کتێبێن بەس چاپ نەبێن تەبەن کوردبیێن جە زمانانە و چەنی کێش و دیالکتا چەنی حالکردیەوە و کوردبێ دیالکتەکەی ناشکۆنێ کە ماشمی فلانە کوردین بە چمانەوە کوردین ئینە ئات تیۆرێ کە نیان مەرە فعلەن چاش جێبەجێم کردە تیۆرەکە جێبەجێ بێ ینی بەس پێسەی کتێبی شتاقوینی بڵاو نەبێنێ ینی 5 کتێبێنی سەر و یاواینەجە کوردبێ یۆشا بڵاو بێنەوە هیچ بوونی نەتەوەی کووردە ئێترەوەی تەری بڵاوی نەبێنێ بە هیوانە تا و زمینە سازی و پەینەی پرۆژەیە تەمام کاک دکتۆر عرفان مستەفا دکتۆرا جەبوار و فەلسەفەی نەفرس پاسکردمە پێ بەژاری کردەی جە بەرنامەکەمانە بەدا خۆماوە بەرنامەکەیانە نەبێ کە هۆکار و چاپ نەکردە و کتێبەکە پەرسمە بەڵام هیوادارن مێژ ئایندەنە کتێبەکە چاپێک کردیا وزیۆوە دەست و وینەرا و وانەرا و چارەسەرێ بۆ پێی گرد و گرفتەکەمە سپاس پێشمەش کە چا دوورۆ ئامێندێ پێیەگەی فرە سوپاسەکەرم ئایزا سپاسداکەرمێکە تایسەوی نەرو بەرنامە و ئارەما بێندێت تا بەرنامەیە تەر و دیدارێتەر من دێوەشێ نەخواتە چەنی